بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ. بینەرانی بەڕێزی کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیل بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بەهۆی نزیک بوونەوە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە کە دەچینە ناو مانگی ئەو پڕبەرەکەت و پڕخێر و ڕەحمەتە کە مانگی نزولی قورئان و دابەزینی قورئانە. لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە ئاەتی ڕۆژوودا یەکسەر باسی دوعا و پاڕانەوەی بە شوێنە هاتووە. وەیە پێم باش بوو باسێک لە دوعا و پاڕانەوە بکەین کە لە هەموو کاتێکا ئێمە پێویستیمان بە پاڕانەوە و بە دوعاکردنە. بەتایبەت لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ئیمانداران و خواناسان ئەلحەمدولیلا زیاتر لە کاتەکانی تر بەهۆی بەرەکەتی ڕۆژووی ڕۆژەکان و شەونوێژ و تەراویح و ئامادەبوونی مەوعیزەی مزگەوت و گوێگرتن لە قورئان و قورئان خوێندنەوە ژیانیان لە پارشێواندا لە بەربانگاندا بە تایبەتتر دەبێتە دوعاکردن. پاڕانەوەیەکی زۆر لە خوای پەروەردگار لەسەر ئاستی تاگ وەکو خێزان لە کاتی ڕۆژوشکاندنە، لە کاتی پارشێوکردنە و پاشان لە مزگەوتەکاندا، لە جمو جۆڵی موسڵماناندا، لە ئاپۆڕای گەرمی مزگەوتەکانی کوردستان و هەموو جیهاندا سوپاس بە خوای پەروەردگار زۆرترین دوعا دەکرێت. پێم باش بوو لەسەر دوعاکردن بۆ جەنابتان بۆ خۆم و بۆ ئێوەی بەڕێز و ئازیز لە پرۆگرامی کلیلەوە باسێک لە دوعا بکەین. بەڵام بەگشتی بۆ چوونە ناو بابەتەکەمان و باسەکەمانەوە کە باسی دوعا و پاڕانەوە و نزاکردنە لە لای خوای پەروەردگار، ئەوە دەڵێم هەموو کەسێک بەمەرجێک بەخشراو نەبێت، چونکە مرۆڤ بە بەخشراوەکان یان لە ناو کاوانەیەکان لەگەڵ ڕێزمدا پیان دەوترێت شێتەکان، ئیتر ئەوانە کە عەقڵ و ژیریان بەداخەوە لەدەستداوە هیچ ئامانجێکی دیاریکراویان نییە. ساتەکان ساڵەکان ژیانیان دەگوزارێنن بەبێ ئامانج، بەبێ مەبەست. بەڵام بۆ مرۆڤی ژیر و عاقڵ کە بەخشراو نییە، خاوەن و دارای عەقڵە، ئەم مرۆڤە ژیرانە ئامانجیان هەیە، ئاواتیان هەیە، خۆزگەیان هەیە. مرۆڤ کاتێک کە ئامانج و خولیا و خۆزگە و مەبەستێکی لە ژیاندا نەما، ئیتر ئەو بە مردوو حیسابە. جیاوازی نێوان بەخشراو لەگەڵ ژیردا، لە نێوان زیندوو مردوودا بریتیە لەوەی کە تۆ بۆ ئامانجێک بژی، خولیایەکت هەبێ، بابەتێک هەبێت لە ژیاندا هەدەفت بێ پێی بگەی. تەنانەت ئەو کەسانشکەوە کۆیلەن لە کۆن و نوێدا ئامانجیان هەر هەبووە، جگە لە مرۆڤ ئازاد و سربەستەکان و ئازادی خوازەکان کە ئامانجی گەورەیان هەیە، تەنانەت ئەوانەی کۆیلەشن. مرۆڤی کۆیلەی کۆن دوو جۆری هەبووە. کۆیلەیەک ئامانجی ئەوە بووە گەورەکەی لێ ڕازی بێ و بیهێڵێتەوە و خزمەتکاری پێ بکا و نان و پێخۆری بداتێ و ژیان و گوزەرانی دابینکە. ئامانجی ئەوەندە بووە. ئیتر گەورەکەی چاک دەکا، خراپ دەکا، لاڕێ دەبێ، ڕەوا دەڕوا، پیاوی پێدەکوژێ، خەرمانی پێدەسووتێنێ. گرنگەوەی ئەم کۆیلەیە دەرنەکرێ لەو دەرگایە. ئامانجی ئەویش ئامانجێکی خۆی هەبوو کە ئامانجەکەی ناڕەوایە، واتە ئامانجی خۆی نەبوو، ئامانجی کەسێکی تر کە سەید و گەورەکەیەتی و ئاغاکەیەتی دەیهێنایەجێ. بەشێکی تر لە کۆیلەکان ئامانجی گەورەیان هەبووە، تەنانەت کۆیلە بوون و ئامانجی گەورەیان هەبووە. ئەویش ئەوە بووە ڕزگاریان ببێ لە کۆیلایەتی. کاتێککە گەورەکەی پێی وتووە بڕۆ کەسابەت بکە، ئیش بکە، ئەوەندە پارەم بدەیە من ئازادت دەکەم. وەیە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا یەکێ لەوانەی کەوا زەکاتیان پێدەشیا ئەو کەسانن کە کاتی خۆی هەبوون ویستویانە بەهۆی پارە و پوڵی موسڵمانانەوە، بەهۆی کار و کەسابەتی خۆیانەوە، بەهۆی زەکات و بەخشین پێیان بیدەن بە گەورەکەیان، بە ئاغاکەیان، بە سەرۆکەکەیان و خۆیان ڕزگارکەن لە کۆیلایەتی، کەواتە ئەوەش ئامانجە. بۆیە بەگشتی مرۆڤەکان ئامانجیان هەیە، هەدەفیان هەیە، خۆزگە و ئاواتیان لە ژیاندا هەیە. جا ئەم خۆزگە و ئاواتە دووشتی دەوێ. یەکەم مرۆڤ هەوڵی بۆ دەدا و پاشان لە ناخی دڵیشەوە دوعا دەکا، لە هێزێک دەپاڕێتەوە کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە بەسەر هەموو شتەکاندا زاڵە، توانە و دەسەڵات هەر بەدەستی ئەوەیە. واتە ئینسان کە ئامانجدار بوو، مەبەستی هەبوو، هەم دەپاڕێتەوە لە خوای پەروەردگار، هەمیش بە ئەندازەی توانە و دەسەڵاتی خۆی هەوڵ دەدا. ئەگەر نەبوو ئەو ئامانجی کە هەوڵی بۆ دەدەین، ئەگەر نەبوو دڵت دەشکێ، دەڵێ بۆ خوای گەورە پێی نەبەخشیم. ئەگە ئینسانێکی ئیمانداری تەواو نەبێ، نەعوذ بالله، جار هەیە ئەو گومانە خراپە بە دڵیا دێ، ئەڵێ خوایە هەوڵمدا، دوعام کرد، بەڵام بۆ دڵم شکا، بۆچی ئاواتەکە و ئامانجەکەم نەهاتە جێ؟
خوای گیان تۆ زۆر بەدەسەڵاتتری لەوەی کەوا هەموو بەخشینەکان بۆ تۆ لە کولفەیەکوونێ کون فەیەکون ئەو بۆ تێگەیشتنی ئێمەیە ئەینا خوای گەورە هەر مەیلی لە هەر شتێک بوو پێت دەبەخشێ لە دەریای ڕەحمەتی تۆ ئەی پەروەردگار کە لله ملک السماوات والأرض ئەوەی لە زەوی و لە ئاسمانەکاندایە هەمووی هی ئەڵڵایە سبحانه وتعالى وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەرچی مرۆڤایەتیە لە ئادەمەوە تا کۆتایی مرۆڤ هەمووی داوا لە خوا بکە بە یەک چرکە کەمتر لە چرکە بە هەمویان ببەخشێ هیچ لە دەسەڵات و مڵکی خوای گەورە کەم نابێتەوە هەموو پێداویستیەکانی ژیانی هەموو مرۆڤایەتی بە ئەندازەی ئینسان پەنجەیەک بکاتە زەریایەکەوە چەندە ئاولێ کەم دەبێتەوە کە هیچ قیاسێک نییە و فەرمودەکە بۆ تێگەیشتنە ینی لەوەش کەمتر لە مڵک و دەسەڵاتی خوا کەم نابێتەوە کە هەرچی ئاوات و خۆزگەی هەموو مرۆڤایەتێ بداتێ وەکو لە بەهەشتا ئەو هەموو مرۆڤایەتیە موسڵمانە دەچێتە بەهەشتەوە هەرچی بە خەتەرەی دڵا هاتووە هەرچی تەنانەت بیریش لێ نەکردێتەوە لە خۆشی خوا هەموو پێ دەبەخشێ و هیچی لە دەسەڵات و مڵکی خوا کەم نابێتەوە ئالەو کاتەدا کە تۆ ئامانجەکە نەهاتە جێ دوای هەوڵدان و دوعاکردن زۆر جار ئەگە ئیمانەکەت کامڵ نەبێ عەقیدە و بیر و باوەڕەکەت دامەزراو نەبێ ڕەنگە ڕەخنەش بگری بڵێ خوای پەروەردگار بۆچی پێت نەبەخشیم جاریش هەیە هەندێ جاریش ڕێک بە پێچەوانەشەوە نەک خوا پێت نابەخشێ نەک ئەوەی داوات کردووە پێت نابەخشێ بە پێچەوانەوە خوا شتێکت بۆ پێدەبەخشێ کە ئەوە تۆ خۆت لێ دەپاراست کە ئەوە خواستی تۆ نەبوو کە بە هیچ شێوەیەک نەتدەویست بەڵام لە هەموو بوارەکاندا دڵنیابە بە مەرجێک داواکەی تۆ ئامانجەکەی تۆ ڕەوابێ واتە شتێک نەبێت لە سنەنی مرۆڤەکان لە سنەنی کەونی دەرچوو بێ بۆ نمونە تۆ بڵێ یا ڕەبی خوایە ناچمە زانکۆ ناچمە خوێندن سعی ناکەم هەر یەکسەر ئەوائیلش بوو دەرچم ئەمە شتێکی مەحاڵە ئەو سنەنی کەونی خوا بۆ تۆی تێک نادا نەخوێنی هیچ شوێنێک نەخوێنی هیچ کتێبێک نەخوێنیتەوە دواتە بڕوانامەیەکی باڵات هەبێ بڕوانامەکەش کاری پێ بکرێ زانست و زانیاریەکەشت هەبێ لە ناو ناخی خۆتدا و لە قسە و قەڵەمتدا ئەوە مەحاڵە هیچ کارێک نەکەی هیچ کەسابەتێک نەکەی بەس لە ژوورەوە بخۆیەوە بتەوێ خوای گەورە لە کتوپڕێکا بتکا بە ملیالێرێکی گەورە و ئەتر وەکو سەرمادارێک دەرکەوی ئەمانە مەحاڵاتن بەڵام کاتێک کە کارەکەی تۆ ڕەوا بوو واتە داوایەکەت داوایەکی مەحاڵ نەبوو لەگەڵ سنەنی کەونی پەروەردگاردا پێچەوانە نەبوو و هەوڵی خۆتتدا ئەوەی لە توانای مرۆڤدا بوو بە ڕێگا دروست و یاسایی و شەرعیەکان هەوڵی خۆتت بۆدا و پاشان دوعات کردت خوای یارمەتیم بدەیت و هەوڵەکانت بۆ ڕوخاندنی کەس نەبوو ئامانجەکەت تێکدانی ماڵی کەس نەبوو بۆ بنیادنانی خۆت نەبوو لەسەر حیسابی ماڵوێرانکردنی کەسانێکی تر ئادەم کاتانەدا دڵنیابە ئەگەر ئامانجەکەت نەهاتە جێگا ئەگەر هیوایەتەکەت بەدی نەهات ئەگەر خۆزگەکانت بەدی نەهاتن یان پێچەوانەکەی هاتەدی تۆ هەر سەرکەوتووی تۆ هەر براوەی تۆ هەر ئامانجت هاتۆتە جێ بەڵام هەندێک جار دوای زەمنێک تێدەگەی ساڵانێک دەڕوە ئەمجا لە حەقیقەت و ڕاستیەکان تێدەگەی و سوپاسی خۆی لەسەر دەکەی کە کاتی خۆی پێچەوانەی ئارەزووی تۆ هاتۆتە جێ هەندێک جاریش کە خوا پێی نەبەخشیوی یان بە پێچەوانەی خولیا و ئامانجەکانی تۆوە چرخەکە سوڕاوە گەردون سوڕاوە و ئامانجەکان هاتوونە جێگا دوایی لە قیامەتە لێی حاڵی دەبی هەندێک شتمان هەیە خوای پەروەردگار لە قیامەتە نیشانمان دەدا ئەی بەندەکەم ئەوەی بە تۆم بەخشی هەر ئەوە باش بوو بۆ تۆ بەڵام تۆ تێی نەگەیشتی بەڵام بزانن دوعاکردن دەبێت بەم شێوەیە بێ ئایا دوعاکردن هەر دەست بەدەستکەیتەوە دەستکەی بە دوعاکردن هەموو شتێک لە ئیسلامدا ئەم یاسا و ئەم ئیسلامە بۆ هەموو شتێک یاسا و پەیڕە و پرۆگرامی خۆی هەیە وەیە دەفەرمێ لە سوڕەتی الأعراف ئاەتی 55 ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين بپارێنەوە لە پەروەردگارتان ادعوا ربكم بپارێنەوە لە پەروەردگارتان بەڵام چۆن تضرعا بە ملکەچیەوە بەلاڵانەوە وخفية بە شاراوەیی إنه لا يحب المعتدين بەڕاستی پەروەردگار ئەو کەسانەی خۆش ناوێ کەوا ستەمکارن کە دەست درێژی کارن جابال لەسەر وشە بە وشەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش بوەستین لە مانگی ڕەمەزانە با دوعا زۆر بکەین لە هەموو کاتێکا پێویستیمان بە دوعاکردنی زۆرە بە تایبەتی لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە دوعای زۆر بکەین
بەڵام دوعاکانمان با بەپێی ئەم ئاەتەی ژمارە 55 سوورەتی ئەلعراف بێ. ئودعوا ڕەبەکم لە چێ بپاڕێنەوە؟ تەنها لە ئەڵڵا کە چیمانە؟ پەروەردگارمانە. ئەو پەروەردگارەی لە سەرەتای نەبوونمانەوە دروستی کردوین، ڕۆزی دەرمان هەر ئەڵڵایە، شافی نەخۆشیەکانمان هەر ئەڵڵایە، بەدیهێنەری ئامانجەکانمان هەر ئەڵڵایە، واتە بە عەقیدە و بیر و باوەڕێکی تەواوەوە. تەنها لەو کەسە بپاڕێەوە کە هەموو شتێکی تۆی بەدەستە، دار و نادیارت، هەناسەیەکت، پارویەک نانت، قومێک ئاوت، دڵخۆشبوونێکت، بەدیهێنانی ئاواتێکت، یەقینت هەبێ ئەگەر هەموو سەرزەوی، ئەگەر هەموو مرۆڤەکان، ئەگەر هەموو عالمی جن، ئەگەر هەموو فریشتەکان هەموویان بیانەوێ هاوکاری تۆ بن، تەنها قومێک ئاو لە قوڕگت بڕواتە خوارەوە، دڵنیابە بەبێ ویستی ئەڵڵا ناکرێت سوبحانەهو وەتەعالا. هەموو گەردوونیش بیەوێ زەرەرێکت لێ بدە، ئەوەی لە گەردوونە لە مرۆڤ و لە جنۆکە و لە ئاژەڵەکان و لە حەشەرات و لە میکرۆب و لە ڤایرۆس و هەمووی بێوێ زەرەرێکت لێ بدە، ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا مەیلی لەسەری نەبێ و ئیرادەی لەسەری نەبێ و ویستی لەسەری نەبێ، دڵنیا بە زەرەرت پێ ناگە. ئەبێ خوای پەروەردگاری خۆمان بەڕێزان ئاوا بناسین. ادعوا ربكم كن على يقين بهذه الثلاث. سێ یەقینت هەبێ لە کاتی دوعاکردنە. یەکەمیان لا أحد أرحم بك من ربك. یەقینی ناو دڵت هەبێ هیچ کەسێک بەڕەحم و بەسۆستر نییە بۆ تۆ لە پەروەردگارت. یعنی یەقینت هەبێ دایک و باوکت کە هەموو خێر و خۆشیەکی تۆیان زیاتر پێخۆشە لە هی خۆیان. واللهی دایک و باوکی دیندار و ژیر و عاقڵ بەخوا سەروەربوونی منداڵەکەی، زیرەکبوونی، پێگەیشتنی، پلە و پایەی، پارە و پارووی پێی خۆشە زۆر لە سەر و خۆیەوە بێ. دەی ئەو دایک و باوکت چەندە دڵسۆزی تۆن، چەندە بەبەزەیی و سۆزن بەرامبەر بە تۆ. یەقینت هەبێ ناگاتە جوزئێکی بچووک و بەشێکی حرە بچووک لە ڕەحمەتی خوای پەروەردگار. لا أحد أرحم بك من ربك. یەقین و بیر و باوەڕت چەسپاو بێ لەسەر ئەوەی هیچ کەسێک بەسۆستر نییە بۆ تۆ لە پەروەردگارت. وهو أرحم الراحمين. وەکو لە سوڕەتی یوسف ئاەتی 64 هاتووە دەفەرمێ پەروەردگار ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا أرحم الراحمين، بەبەزەیترینی هەموو بەبەزەییانە. لە کاتی دوعاکردنە ئاوا پاڕێەوە، تۆ لە کەسێک دەپاڕیتەوە. ئەگەر لە دایک و باوکت بپاڕیتەوە، باوکو دایکی خۆت کە دەناسی چەندە میهرەبانن، چەندە دڵسۆزن، چەندە بێگوێیت کردوون، بێفەرمانیت کردوون، کەچی کاتێک کە دەچیەوە بەردەرگایان لیان دەپاڕێتەوە دڵی نادەرتکە، هێستا ئامێزت بۆ دەکاتەوە. ئەگەر عەبدێکی گوێڕایەڵ بی، ئەگەر داوای ڕەوای لێ بکەی، ئەگەر لە توانایدا بێ، تخوا هیچ دایک و باوکێک گیرفانی پڕ بێ و دەستی پڕ بێ و ئەولادەکەی ساڵح بێ، هەرچی داوای لێ بکە بۆی جێبەجێ دەکایان دەست دەبنێ بەڕوویەوە بە بێگومان بۆی جێبەجێ دەکا. دە تۆ لە پەروەردگارێک دەپاڕیتەوە لە کاتی دوعاکردنە کە لە دایک و باوکت دڵنیا بە زۆر بەڕەحمترە. ئەرحەم بیکە من ڕەبیک. هیچ کەسێک تەنانەت دایک و باوکیشت بەبەزەیتر نییە بۆ تۆ لە ذاتی پەروەردگار سوبحانەهو وەتەعالا. ئاوا بە یەقینەوە لێ بپاڕێەوە کە ئەو خوایە زۆر زۆر میهرەبانە بەرامبەرت. ڕقی لێت نییە، بوغزی لێت نییە، ڕقی ڕابردووت پێ ناڕێژێ. مادام دەستی زەلیلیت بۆ بەرز کردەوە، دڵنیا بە دەستەکانت بە خاڵی ڕەوان ناکاتەوە. دووەم، لا أحد أعلم بهمك أكثر من ربك. یەقینت هەبێ هیچ کەسێک بە ئەندازەی ئەڵڵای پەروەردگار سوبحانەهو وەتەعالا شارەزانیە بە خەم و مەینەتیەکانی ژیانی تۆ. وە یعقوب سەلامی خوای لەسەر بێ، یعقوب کە مەینەتی دنیای چەشت بەدەستی ئەولادی نالەبارەوە، بە دووری یوسف، بە دووری بنیامین، بە دوورکەوتنەوەی کوڕە گەورەکەی، بە کوێربوونی چاوەکانی، لە دەستدانی بینایی بەهۆی گریان و خەفەتی زۆرەوە، کەچی وەکو لە سوڕەتی یوسف ئاەتی 86 هاتووە دەفەرمێ ئینەما ئەشکو بەثی وەحوزنی ئیلە الله. من سکاڵای
ڕابردوویەکی تاڵم خەم و خەفەتی ئێستای ناودڵم تەنها دەبەم ئیلە الله بۆ لای ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا چونکە پێویست ناکات کیسەی دڵی خۆت و خەمەکانت بۆ خەڵک بکەیتەوە خەڵک چ لێ دەکات خەڵک دوو جۆرە ئەگەر دۆستت بێ خۆشەویستت بێ خەمت پێدەخوا هیچیشی بۆت ناکرێکەوەتە خەمەکەی خۆشت بەشی ئەودا ئەگەر نەیارت بێ دڵی پێت خۆش دەبێ بە شکستەکانت خۆشحاڵ دەبێ دەی نارەکان بە خۆت خۆشحاڵ مەکە کە هیچی شت بۆ ناکا بە خۆتی خۆشحاڵ مەکە ئەی لە چێ پاڕێنەوە لە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئەو خوای پەروەردگارەی کە لە هەموو کەس زیاتر ئاگای لە شکوای دڵتە بەخوا چەند بلاڵیتەوە چەند باسی مەحزوونی خۆت خەمباری خۆت گرفتاری خۆت بکەی دڵنیا بە بەرامبەرەکە ڕەن بە فرمێسکەکانت ببینێ بەڵام ناو ناخت نابینێ مەگە زۆر دڵسۆزت بێ بەڵام پەروەردگار لە هەموو کەس باشتر ئاگای لە خەم و مەینەتیەکانی تۆ هەیە وەیە وەکو یعقوب بڵێ یا ڕەبی خوایە تاڵی ڕابردووم مەینەتی ئێستام خەم و خەفەتەکانم هەمووی دەجێڕمەوە بۆ لای تۆ ئەشک و سکاڵاکەم تەنها لە لای تۆ دەکەم یا ئەڵڵا سێمیان لا ئەحەد یەقدر على رفع الضر عنك إلا ربك یەقینت هەبێ هیچ کەس ناتوانێت ئەو بەڵایەت لێ لابدا ئەو بەڵایەت لەسەر لابە ئیلا پەروەردگارت نەبێ هیچ بەڵایەک کە ڕووی تێکردی بە گەورەی مەزانە بە گەورەتری مەزانە لە دەسەڵاتی خوا پەنای بۆ بەرە و تەسلیم بە پەروەردگارت بە بەویستی خوای گەورە دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە کاتی ئیبراهیم لەلایەن نەمرودی خوانەناس و دەستە و دایرەکەیەوە فڕێدرایە ئاگرەوە بەڕێزان تەنها خۆی بەخوا سپارد فەرمووی خوایە پشت و پەنام تەنها تۆی هیچ کەسێک ناتوانێت دیفاعم لێ بکە خۆشم تەسلیم بە کەس ناکەم یا ئەڵڵا خۆمدا دەستی تۆ پەروەردگار بە شێوازێکی ئیبراهیمی لە ئاگری سووتێنەر پاراست کە نەمرودی پاشای زاڵم و خوانەناس و کافر نە هیچ کەسێک لە ڕاوێژکار و دەستە و وەزیرەکانی نە هیچ عاقڵمەندێکی سەرزەوی بیریشی بۆ ئەوە دەچوو ئیبراهیم لەناو ئاگران نەسووتێ پەروەردگار لە سوڕەتی ئەلەنبیا ئایەتی 69 دەفەرمێ و یا نار کونی بەردەن وەسەلاما عەلا ئیبراهیم پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ فەرمانمان بە ئاگر کرد و بانگەوازمان بۆ ئاگر کرد ئەی ئاگر پێش ئەوەی ئیبراهیم بگاتە ناوتەوە کونی بەردەن سارد بە بەڵام وەسەلامەن ساردێکی سەلامەت بە ئەگەر وشەی سەلامەن نەبوویە ئیبراهیم لە جیاتیەوەی بە ئاگر بسووتێت لە سەرمانە دەیبەست لە سەرمانە هەر بگەیشتە ناو ئاگرەکە یەک پارچە لەشی دەبوو بە سەهۆڵ و خوێنی ناو جەستەی دەیبەست چاو لێ خوای گەورە فەرمووی نەک هەر بگۆڕێ بە مەسووتێنە سارد بە بەڵام ئەگەر لێ بە سەلامەن ساردێکی سەلامەت بە ئازاری مەدە و خوێنەکەی مەبەستە و جەستەی لە کار مەخە بەڵام عەلا ئیبراهیم ئەی ئاگر ئەم فەرمانە تەنها لەسەر ئیبراهیم جێبەجێکە ئەگەر خوای پەروەردگار نەیفەرموایە عەلا ئیبراهیم لەو چرکە ساتەوە کە پەروەردگاری ئەرز و ئاسمان ذاتی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا فەرمانی بە ئاگر کرد کاری خۆت مەکە لە جیاتی سووتێنەربی سارد بە ئەو کاتە هیچ ئاگرێک لەسەر زەوی جارێککە نەدەکرایەوە ڕاتان هەبێ خواردنێک لەسەر زەوی ئامادە نەدەکرا خۆ گەرمکردنەوەیەک و سۆبایەک و پڕیشکی ئاگرێک لەسەر زەوی نەدەبینی جارێکی تر بەڵام خوا فەرمووی عەلا ئیبراهیم ئەم یاسایە تەنها لەسەر ئیبراهیم جێبەجێکە تەنها بۆ ئەو جێبەجێیکە بۆیە لەناو ئەو پشکۆی ئاگرەدا ئیبراهیم بە فێنکی وەکو لە گوڵ و گوڵزارێکا بێ لە جەوێکی فێنکدا بێ لە کاتی گەرمای هاویندا ئاوا بەخۆشی و شادمانی هاتە دەرەوە فبوهت الذي كفر لوتی نەمرود شکا تۆش ئاوا خۆت تەسلیمی پەروەردگار کە یەقینت هەبێ هیچ کەس ناتوانێت وەکو ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بێ بەهانە و هاوارتەوە دووەمیان دوای ئەوەی کە بەس پاڕانەوە لە ئەڵڵا دروستە نابێ غەیری یا ئەڵڵا یای هیچ شتێکی تر بکەی بڵێ یا فڵان کەس ئەوانە نابێ بەڕێزان دووەمیان تەضەڕوعان شێوازی پاڕانەوەکەت يعني مظهرين شدة الفقر إلى شيء كحاجة الرضيع إلى ضرع أمه چۆن منداڵی شیرە خۆرە کاتێ زۆری برسی دەبێ هیچ خواردنێک شک نابە دەسەڵاتی هیچی نییە دەپاڕێتەوە لە دایکی ئەها منداڵەکەت چۆن گڕووگاڵ دەکا و دەلاڵێتەوە و دەگریا و
ئیتر باوەش بە دایکیا دەکا و دەست بە کرا سوجلەکانیەوە دەگرێ، ئیتر دایکەکە خۆی ئەزانێت داوای چیەکە، ئیتر بە هەموو شێوازێک بەو شێوازی مناڵی و بێتە سەڵاتی خۆی داوای شیری دایکی دەکا. تەضەڕوعەن بەڕێزان ئاوایە، ئاوا وەکو ئەو منداڵە بێدە سەڵاتە لە خوای پەروەردگاری خۆت پاڕێەوە. لە کاتێکە کە دەپاڕیتەوە ئیتر نابێت بیری ئەوەت هەبێ وەڵا من دەوڵەمەندم، تۆ دەڵێ خوا ڕزق و ڕۆزیم دەی کەچی بیرت لای دۆلارەکانم بێ، ئەڵێ خوا بەهانا و هاوارمەوە بێ، بیرت لای خزم و کەسوکار و قەوم و حیزب و دەسەڵات و پلە و پایەکەت بێ. وا بزانە وەکو ئەو منداڵە هەرچی دەسەڵات بێنیتە، پارویەک نان بەدەستی خۆ ناخرێتە دەمتەوە، بیکەیتە دەمتەوە پێیەخنچێ پێی ناخوری بەس شیری دایکت شک دەبەی. لەو کاتەشە هیچ دەرگایەک و دەرویەک بۆ خۆت مەهێڵەوە، بڵێ یا ئەڵڵا تەنها ئەم کارە بە تۆ دەکرێت، خوایە تەسلیم بە تۆم کرد، ئەوە بەلاڵانەوە لە خوای پەروەردگار پاڕێەوە. درێژەی بابەتەکەمان لە خزمەت ئەم ئاەتەی سوڕەتی ئەلعەرافدا کە پەروەردگار باسی شێوازی دوعا و پاڕانەوەمان بۆ دەکا، بەئیزنی خوای گەورە لە دوای ناوبڕێکی کورت تەواو دەکەین و دێنەوە خزمەت و دیدارتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێبینەرانی زۆر بەڕێز و ئازیز. باسی دوعا و پاڕانەوەمان کرد. ئیترەوە زانم کۆتا ڕۆژەکانمانە لە مانگی شەعبان و دەچینە ناو مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانەوە. با بە ئومێدی خوای پەروەردگار دایمە دەستمان بە دوعا بێ، دەممان بە دوعا بێ. ئەگە یەک دوعامان گیرا بێ کە بەویستی خوای گەورە گیراش دەبێت، دڵنیا بن دەستەکانتان بە خاڵی ناڕواتەوە. بەڵام بەو شێوازی کە قورئان ئاماژەی پێکردووە. گەیشتینە سەر خاڵی چوارەم، خاڵی سێیەم وە خوفیە. لە کاتی دوعاکردنە خوای پەروەردگار دەفەرمێ بەنهێنی لەخوا پاڕێنەوە. بەنهێنی چۆن؟ یعنی الابتعاد عن الرياء. پەنا بەخوای پەروەردگار نەفسی ئەم مرۆڤە ئەوەندە پیسە وریانەبی لە کاتی دوعاکردنیشە حەزی بە ڕیایە. ئێستا من ناڵم ینی ناخی خەڵک، ئێمە ناخی خەڵک ناخوێنینەوە، بەندەناس هەر ئەڵڵایە و ئەوەی لە ناخی مرۆڤەکاندا بەزما خوا مافی خۆیەتی کە نێتی بەندەکان بخوێنێتەوە. بەڵام وا دەبینم عنی ڕووکەشەکەی کابرا دوعا دەکات لەو کاتەیە حەز دەکات کامیراکە لەسەری بێت، فۆکسی لەسەر بە کامیراکە نزیکی کاتەوە دەستە لەرزۆکەکانی فلمێسکی چاوەکانی بینێ. وەڵڵاهی باشترین دوعا ئەوەیە نە کامیرات لەسەر بێ، ماڵ و منداڵی خۆشت ئاگایان لێ نەبێ، لە سوچێکی تاریکە، لە پارشێوێکە، بەتەنها لە شوێنێکە، لە گۆشەی مزگەوتێکە، دەنگ بەرز مەکەوە. هەیە دوعا دەکا باوەڕتان هەبێت لەو سەری مزگەوت بۆ ئەو سەری مزگەوت لە ناو سەفی نوێژەکەی گوێ لە دوعاکەیەتی. زۆر جامە خەڵکم لە تەنیشتەوە بۆ کە دوعای کردووە، بەس ئامینم بۆ دوعاکانی ئەوی کردووە، مەجالم نەماوە بۆ خۆم دوعا بکەم. وە خوفیە، تۆ هاوار لە خوا دەکەی بە بێدەنگی، بەس خۆت گوێ لە خۆت بێ بەسە، خوا ئاگای لە خەتەرەی ناو دڵەکەتە. بەڵام ئەوە زەلیلیە کە بە زمان دەری ببڕی خوا پێی خۆشە، بەڵام بە خۆت گوێ لە خۆت بێ بەسە. خۆت پارێزە لەو کاتی دوعاکردنەدا خەڵک چاوی لەسرت بێ و خوا نەخواستە نەفسی پیس ئەوەت بۆ دروستکە کە ڕیایەکەت تێدا دروستکە، خەڵک تۆ بە عەبدێکی باش بزانێ، بە ئینسانێکی ساڵحت بزانێ، بڵێن بەخوا دوعای جوان دەکات، دوعای ئەومان بەسە. نا، ئەو کارانە بە کەڵک نایەن. ئەم ئیسلامە یەکێ لە مەرجە ئەساسیەکانی قبوڵبوونی هەموو عیبادەتێک و دوعاکانیشمان الابتعاد عن الرياء، خوا لە ڕیا بمان پارێزێ. چاوت با بەندەکانی خوا نەبینێ، چاوت بەس ئەڵڵا ببینێ سبحانه وتعالى بەسە، هەر ئەوە کافیە. چوارەمیان إنه لا يحب المعتدين. ئاگادار بە بەڕاستی و بە دڵنیاییەوە خوای پەروەردگار ئەو کەسانی خۆش ناوێت کە دەست درێژیکارن لە دوعاکردنە. ئاەتەکە باسی دوعایە، باسی ئەوە نییە زستەم لە خەڵک بکەی ماڵی خەڵک بخۆی، باسی دوعاکردنە. لە دوعاکردنە شەرحی ئەم ئاەتە بە فەرمودەیەکی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم کە لە صحیح مسلمە هاتووە دەفەرمێ لا يزال يستجاب للعبد ما لم يدع بإثم أو قطيعة رحم ما لم يستعجل. بەردەوام خوای پەروەردگار وەڵامی بەندەکەی خۆی دەداتەوە، بەڵام بە سێ شەرت. یەکەم ما لم يدع بإثم، دوعای تاوان نەکە. دوعا نەکە یا ڕەبی خوایە فڵان کەس لە ناوبەری، فڵان کەس نەخۆشکەی، فڵان کەس دەرنەچێ، فڵان کەس شکست لە بازرگانی بێنێ. ئەمە دوعای تاوانە. دوعای ئەوە نەکەی ماڵی فڵان کەس کوێر بێتەوە بۆی کە ماڵی من باڵا بێ. ئەم دوعایانە خوای پەروەردگار یەقینت هەبێ وەریان ناگرێت. دووەمیان ئەو قەتیعەتی ڕەحیمین، خوای گەورە دوعای ناخپیس قبوڵ ناکە. ناخپیس چێیە؟ ئەو کەسەیە کەوا سیلەی ڕەحم دەپچڕێنێ،
یعنی نەک بە بوونی خەڵک خۆشحاڵ نییە، هەیە بە بوونی دایک و باوکی خۆشحاڵ نییە، هەیە بە بوونی براکەی خۆی خوشکەکەی خۆی خۆشحاڵ نییە، هەیە حەز دەکا خزمەکانی هەموو لە ناوچن بەس ئەم ناودار بێ، ئەوە ناخپیسانەش دوعایان گیرا نابێ. دووەمیان ناخت پیس نەبێ، نەک لەگەڵ خەڵکا لەگەڵ خزم و کەسوکاری خۆشە کە ناخت پیس بوو دڵنیا بە دوعاکان دووەرناگیرن. سێمیان مالەم یەستەعجیل، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قیل یا رسول الله ما الاستعجال، پەلەکردن چییە؟ خوا دوعای پەلەکاری ژوەر ناگرێ. قال يقول قد دعوت وقد دعوت فلم أرى يستجيب لي. فەرمووی کەسێکە دەپاڕێتەوە زۆر لە خوا دەپاڕێتەوە، پاشان دەڵێ خوایە زۆرم دوعا کرد، خوایە زۆر لێت پاڕامەوە، خوایە زۆر لێت لاڵامەوە، بەڵام نابینم وەڵامم بدەیتەوە. فيستحسر عند ذلك، ئیتر ناومێد دەبێت لەو کاتەدا، ناومێد دەبێت و حەسرت دەچێتە دڵی واز لە دوعاکردن دێنێت، ويدعو الدعاء واز لە دوعاکردن دێنێت، خوا دەفەرمێت دوعای تۆ وەرناگرم. نابێت لە دوعاکردنا بڵێ وەڕز بووم لە دوعا، وەڵڵا یەکێڵە کاکە لەخوا پاڕە کوڕ ئەوەندە لەخوا پاڕامەوە وەڕز بووم، تەواو دەرگای دوعا قبوڵ بوون لە تۆ داخرە. خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت. بۆیە سێ کەس دوعایان گیران نابێ. عەرزم کردن ئەو کەسەی کە دوعای تاوان دەکا، کەسێ بڵێ نەعوذ بالله خوایت بگەم بە فڵان ئافرەت زینای لەگەڵا بکەم، یا ڕەبی خوا فڵان کەسم بووە لە ناوبەری، جا بۆ خوا خەڵک بۆ تۆ ناخوژێ. ئەگەر وا بوویایە بە دوعا هەموو یەکترمان لە ناو دەبێت. دووەمیان ئەو کەسانی ناخپیسن، عەرزم کردن کەسەکە بە بوونی براکەی خۆی خۆشحاڵ نییە، بە بوونی خوشکەکەی دایک و باوکی خۆی خوشکە و حەز بە وێرانبوونی خوشکەکەی خۆی دەکا، حەز بە وێرانبوونی خزمەکانی خۆی دەکات بەس بۆی خۆی ناوداری ناو قەومەکە بێ. ئەمانە دوعاکانیان ڕەت کراون. سێمیشیان ئەو کەسانی کە خۆیان دەرگای دوعادا دەخەن، دەڵێ قەد دعوت و قەد دعوت و زۆرم دوعا کرد، وەڵڵا وەڕز بووم لە دوعاکردن. ويدعو الدعاء لە کۆتاییدا ئیتر هیچ کە دوعا ناکە، مادام خۆت بڕیارتدا وەڵام نادەیتەوە، خوا دەفەرمێ منیش وەڵامت نادەمەوە. بۆیە خوای گەورە ئەو سێ کەسەی خۆش ناوێت، ئەو سێ مەرجەت تێدا نەبێ. یەقینتان هەبێ بەڕێزان هیچ دوعایەک لای خوای پەروەردگار ڕەت نابێتەوە. هەندێک جاریش هەیە وەکو لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد، هەندێک جاریش پێچەوانەی خۆزگەی دڵی ئێمە دێتە دی. یعنی تۆ داوای شتێکت کردووە، ئامانجێکت هەبووە، ومێدێکت لە دڵا بووە، ڕێک بە پێچەوانەی ئەوەی تۆ داوات کردووە خوا پێت دەبەخشێ، جاوە سەرەتا هەلێ حاڵی نابی. بۆیە عەقیدە و بیرروباوەڕی ئیمانداری ڕاستەقینەوەی لە خوایە من داوام کرد پاڕامەوە، ڕێگەی دروستم گرتە بەر، ڕێگەی شەرعی و یاساییم بۆ ئامانجەکەم گرتە بەر، درێخیم نەکرد، دڵنیاشم ئەوەی تۆ هێناتە پێش ئەوە یەقینی ئەوە خێری تێدایە. خوای پەروەردگار دوو نمونەمان نیشان دەدا، یەکەم لە ژیانی ئێمەی موسڵماندا، دووەم لە ڕابردوودا. لە ژیانی ئێمەی موسڵماندا لە ئومەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم باسی بەدر، باسی جەنگی بەدر کە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە ڕوویداوە بیخوێننەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بەدەستخستنەوەی مافی ڕەوای موسڵمانانێک کە لە مەکە بەناحەق دەرکرابوون، کۆچیان پێکرابوو، لە خاک و نیشتیمانی خۆیان لەسەر بیرروباوەڕ و عەقیدەی ئیسلامی دەرکرابوون، خانوویان داگیر کرابوو، دوکانیان داگیر کرابوو، زەویوزار و مڵک و باخیان داگیر کرابوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە بیستی ئەبوو سوفیان سەرکردەی ئەو کاتی قوڕەیش هی بێ باوەڕەکان و مشریکەکانی قوڕەیش قافڵەیەکی بازرگانی لە شامەوە دێتەوە، فەرمووی با بڕۆین ڕێگەی پێ بگرین، مافی خۆمان وەرگرینەوە، ستەم ناکەین، ماڵی کەس ناخۆین. ئێمە لە مەکەدا ئەو ئەمانەتانەی لام بوون عەلیم بەجێهێش ئەمانەتەکانی خەڵک بداتەوە. ئێمە تاڵانچی نین، بەڵام دەچین ئەم کاروانی بازرگانیە هی ئەو دەسەڵاتدارانەی مەکەیە کە خانوەکانیان داگیر کردوین، کە مڵکەکانیان داگیر کردوین، کە دوکان و بازاڕی موسڵمانەکانی ئێمەیان داگیر کردووە، بە ئەندازەی مافی ڕەوای خۆمان وەردەگرینەوە. تەنانەت فەرمووی ئەوەی کە لە ماڵنێ لە دوی مەچن، پێویست ناکات چەکی قورس بێنن ڕم و ئەوانە، هەر تیرروکەوانی و شمشێریشی ئاساییتان لابێ بەسە. ئێمە بۆ شەڕ ناچین، ئەوەی نەخۆشە بانەیە، ئەوەی کە تااقەتی نییە بانەیە، ئەوەی کە ماندووە بانەیە، ئەوەی کە لە سەفەرە بانەیە مەدشتن بە شوێنە، ئەوەی لەسەری شوکارە بانەیەتەوە ئیشوکارەکەی بەجێ نەیەڵێ. هەمووی 313 کەس لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆیشتن بەرەو دەرەوەی مەککە بۆ بەدر. ئەمان هەموو دوعایان دەکرد، یا ڕەبی خوا بە ئاسانی کاروانەکەی ئەبوو سوفیان ڕێگاکەی نەگۆڕێ و بەم شوێنەدا بە شوێنی کەمینەکەی ئێمەدا بێ و کاروانەکە دەست بەسەرا بگرین و بە مافی خۆمان بگەینەوە. چاولێ داوایەکی ڕەوایە، حەقێکی ڕەوایە، هەموو وەسایلی چەنگرتوۆتە بەر و لە خوا پاڕاونەوە. بەڵام ڕێک بە پێچەوانەی دوعاکانی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و سەحابە و ئاواتە خوازیەکانیان ئەبوو سوفیان پێدەزانێ، وڵام بۆ قوڕەیش دەنێرێ بۆ مەککە، ئەبوو جەهل و سەرانی کوفر
بڕیار دەدەن دەڵێن نەک ناگەڕێینەوە نەک کاروانەکەمان کە ڕزگار بووە ئەبێ بڕۆین محەممەد و جەماعەتەکەی لە ناوبەرین فێریان بکەین جارێکی تر کەس نەتوانێت بێتە سەر ڕێگەی کاروانەکەی ئێمە وەختی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی دەزانێت چوادەوری گیراوە لە جیاتی 313 کەس 1000 کەسی چەکدار هاتۆتە مەیدان هەموو چەکی قورسی جەنگیان پێیە وەکو ئەوەی بڵێ 300 دەبابەیان لەگەڵە 300 ئەسپی جەنگیان لەگەڵە جا ئەسب کەسێک لە خوارەوە بێ و ئەسب سوارەکەی سەری شمشێر بەدەست و ڕم بەدەست بێ هەر خۆتی بۆ ناگری ینی دەبابەیە کەسێک لە دەشتێکا بچێ بەگژیا بچێ 300 ئەسب وەکو 300 دەبابەی ئەم سەردەمە مدەڕعە بەرامبەر بوەستێ ئێتر ڕێک پێچەوانەی ئاواتیوان هاتەجێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێمە بۆ جەنگ ناچین وا تووشی جەنگێکی خوێناوی بوون لە ڕووی چەکەوە بەرامبەر نین لە ڕووی ژمارەی سەربازەوە بەرامبەر نین بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمجا هەر لەخوا دەپاڕێتەوە حتا ئەوەندە دەستەکانی بەرز کردەوە عەباکەی سەرشانی کەوتە خوارەوە ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا وەڵامت دەداتەوە ئیتر تەواو زۆرت دوعا کرد دەستەکانی دەلەرزی دوعای دەکرد دەگریا فەرمووی پەروەردگارە فریامان کەوی خوا ئەگەر ئەم کۆمەڵە خەڵکە لە ناو چەند کە موسڵمانی بە حەق لەم سەر زەوێدا بەس ئەمانە ماون ئەم کۆمەڵە سەحابە ماون ئیسلام تووشی شکست دێ خوا ئێمە ئیسلام بەرزکەینەوە بەهۆی ئێمە و ئیسلام نەشکێ خوای پەروەردگار بە شێوازێک دەرگای سەرکەوتنی لێکردنەوە هەرگیز چاوەڕێ نەدەکرا قەت کوفر ئەبوو جەهل بڕوای ئەوەی نەبوو کە بۆ خۆی لە جەنگی بەدرا بکوژرێ لە دواییدا ئەمجا سەحابە تێگەیشتن سەرەتا ناڕەحەت بوون بەڵام ئیمانی سەحابە تەسلیم بوونە بە ئەمری خوای پەروەردگار سەرەتا زۆر ناڕەحەت بوون خوای ئێمە داوای چیمان کردو بە ئومێدی چی بووین و تووشی چ بووین ڕواتان هەبێ مەرجاری وای ئاوامان لێدێ داوای چت کرد و تووشی چ بووی بەڵام جەنگی بەدر هەر لە دوای ڕۆژی دوای ئەوە لێ حاڵی بوون بەخوا باش بوو کاروانەکەمان دەست نەکەوت ئەم سەرکەوتنە گەورە ئەبوو جەهل و سەرانیان هەمووی کوژرا و لە کۆڵمان بوونەوە هەفتا کەسمان لێ بەدیلگرتن بەم ژمارەکەمەوە ترسی ئیسلام و مسلمانان چۆن ناو دڵی کوفری جیهانیەوە کاروان چییە ماڵی دنیا چییە سەروەت و سامان چییە عیزەتی ئیسلام شکۆی دینەکەمان سەحابە پابەرزەکان بەدریەکان ویسامی بەدریان وەرگرت هەموو سەرەت و سامانی دنیا دێنێ مەدالیای بەدریان پێبەخشرا خوا فەرمووی ئەوانە هەموو بەخشران تەواو بوون هەموویان مەدالیای تایبەتیان پێدرا ئەو سەحابانی لە جەنگی بەدرا بەشداریان کرد کەواتە سەرەتا بە ناڕەحەتیان زانی بەڵام دواتر بۆیان دەرکەوت کە سەرکەوتنێکی گەورە بوو دووەم ڕوودا و کە لە ڕابردوو ڕوویدا و قورئان تۆماری دەکا دایکی موسا سەلامی خوای لەسەر بەسەراتەکەی لە قورئاندا جەنابتان هەم خوێندووتانەتەوە هەم بۆتان خوێندراوەتەوە بیستوتانە ئاواتی ئەوە بوو بەس کۆرپەکەی کە موسایە تەسلیم بە فیرعەون نەبێ خوا بەس فیرعەون دەستی پێی نەگات دەستی هەر کەسێکەوە قەی ناکە بەس ئەو کافرە زاڵمە مناڵکوژە مناڵەکەمی دەست نەکەوێ خوا فەرمووی بیخە تابوتێکەوە بە ئاوی نیلی دادا کە بە ئاوەکەی دادا بە فەرمەندی پەروەردگار بەس دوعای ئەوە بوو خوایە بەس فیرعەون و جەماعەتەکەی هەڵی نەگرنەوە ئیتر دەچێتە هەر ماڵێکەوە قەی ناکە بەس جەرگ سوتاو نەبووم و ئەم زاڵمە مناڵەکەم کە بەدووی مناڵەکەی منا دەگەڕێ و مناڵانی مسلمان سەر دەبڕێ خوا دەستی نەکەوێت کە چی بە پێچەوانەی داوا و دوعای دایکی موساوە ڕێک شەپۆلەکانی نیل منداڵەکە هەڵدەگرێ و دەیباتە بە دەستی فیرعەون بەڵام پەروەردگار دەفەرمێ نیشانت دەدەم چۆنی دەپارێزم هەرچی ئافرەتە دەچێتە سەری شیری ناخوا وحرمنا عليه المراضع هەموو شیر دەرەکانمان مەنع کرد موسا نابێت دەمی بکاتەوە بۆ شیری هیچ دایکێک بەڵام کاتێک کە بە مەمنونیەوە داوایان لە دایکی خۆی کردوەرە ئەم منداڵە بە خێوکە و شیری بدەیە یەکسەد دەمی بۆ کردەوە زەردەخەنەی بۆ کرد و بە ئامێزی دایکی شاد بووە بە پارە و موچەشەوە مەمنونیشەوە بە پاراستنیشەوە بە خێویان کرد خوای پەروەردگار نیشانی داین ئەی دایکی موسا تۆ سەرەتا زۆر ناڕەحەت بووی دوعات دەکرد خوا بەس لە فیرعەون بیپارێزێ کەچی من برمە بەردەستی فیرعەون وەی بۆت بجێڕمەوە ئێمەش چیرۆکەکانی ژیانی ئێمەش بەڕێزان هەروان بەڵام هی بەدر و ژیانی موسا ئێستامە چونکە لە ڕووداوەکە دەبینین لە حەقیقەتەکانی تێگەیشتوین ئەوانەی هی خۆمان زۆرجار تیان ناگەین ینی زەمانێکی دەوێت تا تێی بگەین کەسێ دوعا دەکە یا ڕەبی خوا هاوسەرگیری لەگەڵ فڵان کەسا بکەم یەکێ دوعا دەکە یا ڕەبی خوا مناڵم پێ ببەخشی یەکێ دڵێ یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی و کەسابەتم لێ بکەیتەوە یەکێ دڵێ یا ڕەبی خوا لەو کۆلێژەوە گیرم کە ئاواتمە یەکێ تر دەڵێ خوا لەم ئیمتیحانە دەرچم کەچی ڕێک سەیرەکەی پێچەوانەی ئاواتەکانی تۆ هاتۆتە جێگا یەقینت هەبێت چونکە ڕێگاکە دروستە ناشەرعی نییە ڕووخاندنی ماڵی خەڵک نییە پێچەوانەی فەرمانەکانی شەرع نییە ڕێگەی نایاسایی و ناقانونی نەگرتوۆتە بەر
یەقینت هەبێت لە کۆتاییدا هەر خێری تێدایە. کاتێک دەنکە گەنمێک دەیخەنە زەویەوە ئەو دەنکە گەنمە زۆر ناڕەحەت دەبێت. لە دنیایەکی ڕوونەوە چۆ ژێر تاریکایی خاک ئازاد بوو. ئێستا کەرسەکە گڵەکانی بەسەراکراون، بەڵام لێگەڕێ بەس ئارامی هەبێ دواتر دەرگای لێ دەکرێتەوە بارانی ڕەحمەتی بەسەرا دەبارێ. خوای گەورە ئەو سڵە گیانەرما ڕێگای بۆ دەکاتەوە بەنا ئەو کەرسەکە گڵانەدا بەسەر ئەو عەرزەڕەقات دێتە دەرەوە. دوای 2-3 مانگ 4 مانگ ئەمجا کە گوڵ دەکا و 600-700 دەنکە گەنم دەگرێ، ئەمجا شانازی بەخۆیەوە دەکا. ئەمجا تێدەگا خوای خێری تێدا بوو. ئەگە من نەکەوتمای ئەو تاریکیەوە ئەو کەرسەکە گڵانم نەچوویە سەر، ئەم ناڕەحەتی ژێر زەویم نەکێشتایە، ئێستا ئەم سەربەرزیم نەدەبوو، ئەم هەموو بەرهەمم نەدەبوو. ژیانی ئێمەش ڕێک وەکو ئەو دەنکە گەرمە وایە کە ڕۆژانە نانەکەی لێ دەخۆین. زۆرجار تاریکیەکانی ژیانمان بەڕێزان، ناڕەحەتیەکانمان، پەستانی سەرمان بەرزمان دەکاتەوە. ڕۆژێک دەمان کاتە خاوەنی بەرهەم بە ئومێدەوە بژین بە ئیزنی خوای گەورە. مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێت. کەمە کۆتا ئەڵقەیە لە ئەم مانگەدا لە خزمەتیدا دەبین و بەیانی دەچینە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە ئینشاءالله تعالى. ئینشاءالله زۆر دوعا بکەن بە تایبەتی لە کاتی پارشێواندا و لە کاتی بەربانگاندا خۆتان بەشتی ترەوە بە تەماشاکردنی تەلەڤیزۆن و فەیسبووکەوە مەشغوڵ مەکەن. کاتێک تەرخانکەن بەرەو قیبلا بەدەستی بەدەست نوێش دوور دە چاوی کامیرا و خەڵک بە نهێنی لە بینی خۆت و خوادا بە زەلیلی لە خوای پەروەردگار پاڕێەوە. ئاواتەکانت هەمووی ڕەوان بە ئیزنی خوا هەمویان دەبینی و دەستێک کە بۆ لای خواخ بەرز بکرێتەوە یەقینتان هەبێ بە خاڵی نایەتە خوارەوە. یا ڕەبی خوای ئاواتی هەموو لایەکمان لەسەر خێر بێنێجێ، هیدایەتمان بدەی بە جوانی لە خزمەت مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دابین، ڕۆژەکانی بەڕۆژوو بین، تەندروست باشمان کەی، دڵخۆشمان کەی، ڕزق و ڕۆزیمان فراوان کەی، دوعاکانمان لێوەرگری، لە خزمەت قورئان دابین، ماڵەکانی خوا ئاوەدان کەینەوە و خواش ماڵەکانمان ئاوەدان کاتەوە. بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.